بگەڕێنەوە بۆ مێژوو بگەڕێنەوە بۆ دواوە و هەستەکەین کە ئەمە هەمیشە ڕۆژانە ساڵانە ماگانە پلانیان هەبوو بۆ داگیرکردنی کوردستان بەڵام بەداخەوە سەبەبی ڕئیسی ئەوەی کە ئێستا با بڵێن کە بەتەمان ئەوەی کە ئێستا پلانی لە پلانی تورکیادا هەیە بەهۆی ناکۆکی نێوان لایەنە سیاسەکانەوەیە لاوازی ئەزمموی هەرێمی کوردستانەوە هەیە چونکە بەڕاستی بە هەموو شێوازێک بە هەموو شێوازێک کەلێنێکی وایان دروست کرد و فەرەقێکی وایان دروست کردە کە تورکیا بتوانێت لایەنی سیاسی لایەنی اقتصادی لایەنی دیبلۆماسی لایەنی فەنی لایەنی سەقافی زاڵبێ بەسەر هەرێمی کوردستانە چونکە بمانەوە نەمانێ کوردستانیان دابش کرد بەسەر دوو بەرەدا بەرەی ئێران و بەرەی تورکیادا بە هەمان شێوە لە وڵاتانی تر ئێمە بینیومانە حکوومەت هەیە ئیقلیم هەیە لایەنی سیاسی هەیە بەرچەوەندی ملەتەکەی لە پێشاوەگرێ بەڵاممان بەداخەوە بە هیچ شێوە بەرچەوەندی ملەتەکان لە بەرچاو نەگرتووە تەسلیمی ئیرادەی ئەوان بوون بە هەموو شێوەیەک بە شێوازێک کارەکەن لە سیاسەتیانە لە هەڵسوکەوتیانە لە معاملەی سیاسیاندا بە شێوازێک مامەڵەیەکەن کە لە بەرژەوەندی تورکیادا بێت چونکە تورکیا ئەگەر ئێمە یەک حزبیش بین یەک نەفەریش بین ئیرادەمان بە قوت بێ پرتو پەنامان بەخوا قایم بێ پرتو پەنامان بەگەلەکەمان قایم بێ ئەوان بۆ شێوازە ناتوانێت پەلاماری کوردستان بدەن چونکە بەڕاستی لە دێر زمانەوە داگیرکاریەکە بۆ کاتی خۆی ویستیان هەرێمی کوردستان داگیرکردیانەوە دیسان لە نوێ ئەو پلانە ئەو بەردنامەی جێبەجێ بکەنەوە بە هەمان شێوە بۆ ئەوەی ملەتەکەی ئێمە دووچاری نەکبەتی و نەهامەتێکی تر بکەنەوە لەبەرەوە ئێمە ملەتێکی خڕنەدیون ملەتێکی بەژمەینەتی ملەتێکی نەکبەت و سەرگەردان و بێکەس و بەزکردن بەڕاستی کێشەی ئێمە ئەمڕۆ لە کوردستانە ئەزمەی سەرکردەیەکی وامانە کە بتوانێت مەسەن دیفاع لە پارێزگاری و ئەزمموونەکەمان بکات دیفاع لە هەرێمی کوردستان کە بەم شێوازە هەتا ئێستا هاتووە لەبەرەوە خۆی سەبەبی ڕئیسی سەرەکترین فاکترین سەرەکیترین خاڵی وەرسەرخانە لە کوردستانی عراقدا ئەوەی هێز و لایەنە سیاسەکان یەکدەگ بن یەک باوەڕ بن یەک بازوو بن بۆەوەی بتوان ڕوبەڕووی داگیرکاری تورکیا و هەر وڵاتێکی تر ببنەوە کە ڕوبەڕوومان دەبێتەوە ئیتر چیتر بەسە مەسەلەی حزبایەتی بەسە مەسەلەی بەرژەوەندی خوازی بەسە مەسەلەی پاوەندخوازی بەسە مەسەلەی خۆ بەدڵزانین بەسە مەسەلەی ئینکاری بەسە مەسەلەی تەکەببور بەسە بەڕاستی تا ئێستا ئەو کێشەی کە ئێمە پێوەی ئەناڵێن سەرکردەکانمان تەکەببوریان هەیە تەنەزول بۆ یەک ناکەن ڕێنمایی یەکتر ناکەن مەسەن وەکو برا وەکو کەسێک وەکو هێزێکی یەکگرتو وەکو هێزێکی بەقووەت یەک بگرن بۆ ئەوەی بتوانن ئەم ئەزمموونەی ئێمە بپارێز بەنسبەتی ئەم جۆرە حاڵەتانە کە ڕووەکەنە هەر وڵاتێ یا هەر خاکێک بە تایبەتی کوردستانی عێراق ئەگەر بێت و ئەم مەسئولانە ئەم کاربەدەسانە کە بە معنای کەلیمە دڵسۆزیان تیا نابینین بەخوا بۆ خاک و بۆ میلەت بەڵام ئەگەر دڵسۆز بن و بیانەوێ ئەم تۆزە کە خواگیان پێداون ئەم نیعمەتە بیانەوێ پارێزراو بێت بەردەوام بێت جارێکی تر کەسانی بێگانە نێنەوە سەرم خاکە ئەرکی سەرشانیانە یەک بگرن دەست بەنە دەست یەکەوە مەسلەحەتی شەخصی چیتر نەخەنە پێش هەموو شتێکەوە و ئیلا ئەگەر بیانەوێ بەرژەوەندی تاکە کەسی خۆیان بەکاربهێنن بەڕاستی دەرفەت و هەلی گەورەی زۆر ڕەخساوە بۆ کوردستان بۆ بوون بە دەوڵەت بوون بە حکوومەت هەمووەکەی هەر بەرژەوەندی شەخصی هەمووەکەی لە ناو بردووە ئەم تۆزە خاکەش کە هەمانە نەتیجەکەی ئەوەی کە عیانە چ پێویست بە بەیانەکات ئێمە وەکو ڕۆژ لێمان ڕوونە بەخوا ئەم خاکەیش هەر لە دەست ئەدرێ ئەگەر بێت و یەک نەگرن خوای پەروەردگار بە ئیمانداران ئەفەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا فتفشلوا وتذهب ريحكم ئەگەر بتانەوێت سەرکەوتوو بن ئەبێ یەک بگرن ئەم میلەتەیش ئەگەر بیانەوێ سەرکەوتوو بن پێویستە یەک بگرن و بەرژەوەندی شخصی وەلا بنێن و ئیلا وەکو چۆن مەحەبەتی خاک و وڵاتیان لە دڵی خەڵکا دەرهێنا بە بۆن دروستکردنی ئەم هەموو قەیرانە و بەرژەوەندە شخصیانە بێگومان ئەم خاکەیش بە هەمان شێوە لە ژێردەسی خۆیانە دەرئەکرێت زوڵمکردن بە هەموو شێوازێکی ڕەت کراوەتەوە خوای پەروەردگار بە هیچ شێوازێک لەگەڵ زوڵمان نییە فەرمێ من زوڵمم حرام کردووە لەسەر خۆم بۆیە ئێوەش هیچ کەسی حەقی نییە زوڵم بکات هیچ کەسی حەقی نییە خاک و شوێنی و سوکنای نیشتەجێبوون هەر شتێکی خەڵکێک بە هەموو شێوازێکیانی مەمنوعە قەدەغەکراوە لە دینی ئیسلامە کە زوڵم بکرێت ماف و حەقی کەسانی تر پێشێل بکرێت نەک ئەو شەڕە هەر نەهامەتێکە هێنراوە بەسەر میلەتی کووردا زۆرتری ئەوەی کە بینیومانە واقع شاهیدە کە بەڵێ زوڵم لە میلەت کراوە بەڵام ئەم زوڵمەیش کەسانی خۆمان لە داخلی خۆمانە داردەست بوون هەر جارە و کەسێک هەر جارە و لایەنێک بێ دیاریکردنی هیچ لایەنێکی دیاری کراو بەڵام بەڕاستی نمونەیەکی جوانمان لە سیاسیان و کاربەدەسانی کورد نەبینی وە گلەیمان هەیە لێیان ئەگەر بێت و بەم شێوازە بڕۆن ئەوەی دەستکەوت بێ کە دەستمان کەوت و هەمووکەی لە دەست ئەدرێ